سر برجر علمه 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 افدر رادیویا دنگی گله ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. خانەوادەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵی با مەبەستی ئەنجامدانی دیدار لا ئیمراڵی داواکاریان پێشکەش بە بەرپرسانی بورسا کرد. محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد و مەزلومدینچی پارێزەری، علی کونار برای عمر خیری کونار، پۆڵات یڵدرم برای حامڵی یڵدرم و مەلیحە چەتین خوشکی وەیسی ئاکتاش بۆ چاوپێکەوتن داواکاریان پێشکەش کرد. خانەوادەکان لە ڕێگای داواکاری کۆماری بورسا داواکاریان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی بکەن. پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوەدا بە تەواوی پچراوە و وەڵامی داواکاری پارێزەران و خانەوادەکەی بۆ ئەنجامدانی دیدار ڕەت دەکرێتەوە. دوای چەند مانگێک با پارێزەران دەڵێن سزای دیسیپلینی بەسەردا سەپێنراوە. لە ساڵی 2021ەوە باگشتی سێ مانگ جارێک سزای دیسیپلین بەسەر ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئیمراڵیدا سەپێنراوە و مافی بینینی خانەوادەکەیان پێڕەوا نابینن. کۆتا جاریش لە سێ ئایار جارێکی دیکە بۆ ماوەی 6 مانگ بڕیاری قەدەغەکردنی ئەنجامدانی دیدار بە سەریاندا سەپێنرا. لە پێشەوەش لە 31 تەشرینی یەکەمی ساڵی 2023 سزای 6 مانگ قەدەغەی ئەنجامدانی دیدار بەسەر ڕێبەری گەلی کووردا سەپێنرا. لە ماوەی 8 ساڵی کۆتاییدا 13 جار سزای قەدەغەی ئەنجامدانی دیدار بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سەپێنراوە و نزیکەی 43 مانگە گۆشەگیریەکی تون لا دژی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت و ڕێگا بە پارێزەر و خانەوادەکەی نادرێت سەردانی بکەن و دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. کۆتاجار لە 25 ئاداری ساڵی 2021 پەیوەندێکی تەلەفۆنی لا نێوان ڕێبەر ئۆجەلان و محەممەد ئۆجەلانی برایدا ڕێکخرا، بەڵام هەرزوو تەلەفۆنەکە داخرایە و تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی تەندروستیەوە نازاندرێت. چالاکی گەریلا لە زاپ و خواکورک و مەتینا و گەڤەر ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە چالاکیەکانی گەریلا و هێرشەکانی سوپای داگیرکەری تورک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند لە هەرێمی گەڤەر ڕۆژی 14 تشرینی یەکەم ئۆتۆمۆبیلی پاسەوانێک بە ناوی محەممەد ئیکە وەک هۆشداریە کە هەوڵی ناردنی پاسەوانەکانی بۆ ناوچەکانی پاراستنی میدیا داوە ئاگری تێبەردراوە و لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە 14 تشرینی یەکەمدا لە ناوچەی بەرخودانی گردی ئامێدی داگیرکەران با چەکی قورس لیاندراوە و لە 15 ئۆکتۆبریش لە ناوچەی بەرخودانی گردی جوودی باچەکی قورس لە داگیرکەران دراوە. هەروەها لە 16 تشرینی یەکەم لە ناوچەی بەرخودانی گردی جوودی هێزەکان هێژاستار باچەکی قورس هێرشیان کردوتە سەر داگیرکەران و جوڵەی داگیرکەرانیان وەستاندووە. لە هەرێمی خواکورک لە 14 تشرینی یەکەم هێزەکانی هێژاستار لە ناوچەی بەرخودانی سنێن باچەکی قورس لە داگیرکەرانیان داوە. هەروەها لە 16 تشرینی یەکەم لە ناوچەی بەرخودانی گردی شەید هێمن باچەکی قورس هێرش کراوتە سەر داگیرکەران و پێگەیەک تێکشکێنراوە. لە ناوچەی مەتینایش لە 14 تشرینی یەکەم هێزەکانی گەریلا لە ناوچەی بەرخودانی شیلازێ هێرشیان کردوتە سەر هێلیکۆپتەرەکان و دوای دەستێوەردانی گەریلا هێلیکۆپتەرەکان ناچار بوون مەیدانەکە بەجێ بهێڵن. لە حەڤەی تشرینی یەکەم لە ناوچەی بەرخودانی گۆلکە داگیرکەران باچەکی نیمچە ئۆتۆماتیک کەوتونەتە بەرلێدان و پێگەیەکیان لێدراوە. هەروەها ناوەندی هەپەگە زانیاری لەسەر هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیا بڵاو کردوێتەوە و ڕای دەگەێنێت ڕۆژی 14 تشرینی یەکەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تۆنەلەکانی بەرخودان لە ناوچەی بەرخودانی گردی جوودی بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. لە ڕۆژانی 14 و 15 تشرینی یەکەم لە هەرێمی شەهید دەلیل ئی ڕۆژاوای زاب تۆنەلەکانی بەرخودان لە ناوچەی بەرخودانی گردی FM 3 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون و لە ڕۆژی 16
تشرین یەکەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ تۆنەلەکانی بەرخۆدانی گەریلا لە گۆڕەپانی گردی ئامێدی جارێک بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیاش بەم شێوەیە ڕاگەیاندراوە. لە ڕۆژانی 14 و 15 و حەڤەی تشرین یەکەم لە هەرێمی خواکورک ناوچەکانی بەرخۆدانی سنێن، لۆلان، کەندەکۆڵا، بربەزن، قلیا 12 جار و لە هەرێمی گاران ناوچەکانی کانی سرێک، گردی زەنگەل، گردی سیسەر، ئەرگەن، سیان، یەکماڵ، سێدار، زیڤک، دێریش و سپێندارە 16 جار و لە هەرێمی مەتینا ناوچەکانی بەرخۆدانی سەری مەتینا و بێشلێ 7 جار و لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ ناوچەی بەرخۆدانی گردی بەهار 4 جار و باگشتی 39 جار لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە بردومان کراون. هەروەها 16 جار لە ڕۆژەکانی 13 و 15 تشرین یەکەم لە هەرێمی مەتینا ناوچەکانی بەری گۆلکا، سەرەی مەتینا و بێشلێ و دیرگەل و لە هەرێمی خواکۆرک ناوچەکانی بەرخۆدانی شەهید شەریف، گردی شەکیف 7 جار و باگشتی 23 جار لەلایەن هێلیکۆپتەرە هێرشبەرەکانەوە بردومان کراون. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی گەریلایەکی شەهیدی ئاشکرا کرد. هەپەگە ڕای دەگەێنێت لە 24 ئەیلولی 2024دا لە گۆڕەپانی ماسیرۆی ناوچەی لقیوان لە ئۆپراسیۆنێکی سوپای تورکی داگیرکردا ڕۆڵەی بوێری بۆتان و جنگاوەری فیدایی ئاپۆیی هاوڕێمان زاگرۆس جودی تا کۆتا هەناسەی خۆی با فیداکاریەوە شەڕی کرد و شەهید بوو. هاوڕێمان زاگرۆس جودی لە نێوژیانی تێکۆشانیدا ڕۆحی گەنجەتی پاراست و هەموو کاتێک لە نێو قۆناغەکانی تێکۆشاندا بوو بۆ ئەوەی بتوانێت تووڕەیە قوڵەکانی لە دژی دوژمن وەرگێڕێتە سەر چالاکی بەبێ وچان تێکۆشانێکی گەورەتر دەکرد. وەک هاوڕێیانی شەهید زاگرۆس جودی سەرساغی خۆمان بۆ بنەماڵی هێژای هاوڕێمان خەڵکی شەرناخ و گەلی وڵاتپارێزی کوردستان دەردەبڕێن و بەڵێنی سەرخستنی تێکۆشانی هاوڕێمان دەدەین. زانیاری لەسەر ناسنامەی هاوڕێ زاگرۆس جودی بەم شێوە ئاشکرا کراوە. مەهدی یوساڵ بە ناسناوی زاگرۆس جودی لە شەرنەخ لەدایک بوو و لە 24 ئەیلولی 2024 لاوان شەهید بووە. تۆلای حاتیمۆغلاری و تونجەر باقرخان هاوسەرۆکانی دەم پارتی سەردانی سەلاحەدین دەمیرتاش، هاوسەرۆکی پێشووی هەدەپە و سەلجوق میرزاکری سەرۆکی پێشووی شارەوانی شارەکەیان کرد کە لە زیندانی ئێدیر نەدان و هەروەها سەردانی فیگان یوکسەکداغ هاوسەرۆکی پێشووی هەدەپە و سەمرا گوزەل پەرلەمانتاری پێشووی ئامەدی هەدەپەیان کرد کە لە زیندانی کۆجاڵی زیندانی کراون. دوای سەردانەکە حاتیمۆغلاری و تونجەر باقرخان پەیامی سیاسیەکانیان ڕاگەیاند و ئۆغلاری وتی تۆلای حاتیمۆغلاری باوتنی هێندێک کەس لە میدیاکاندا هەوڵ دەدەن درزێک لا نێوان بەڕێز ئۆجەلان و دەمیرتاش دروست بکەن. دەمیرتاش پەیامێکی لەو بارەیەوە ناردووە و دەڵێت با کەس هەوڵی دروستکردنی درزێکی لەو شێوەیە نەدات و ئەوەی من هەیە بیڵێم سەبارەت بە پرۆسەکە پێویستە ئەوە ڕوو بدات کە یەکەم کار خواستی لابردنی گۆشەگیریە. حاتیمۆغلاری لە هەواڵێکیشدا بڵاوی کردوێتەوە یوکسێکداغ و سەلاحەدین دەمیرتاش دەڵێن ئەگەر لە دەرەوە بین با دڵنیاییەوە کار بۆ ئاشتی دەکەین، بەڵام لە ناوەوەش هەموو هەوڵەیەکی خۆمان دەدەین. کاردانەوەکان بەرامبەر بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و هاوکاریەکانی پەدەکان لە ناوخۆی باشووری کوردستان بەردەوامی هەیە و لەو چوارچەوەیەشدا چالاکوانانی هەڵەبجە ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن و باس لەوە دەکەن حیزبەکانی باشووری کوردستان کار بۆ پاراستنی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان دەکەن و بڕوایان بە نیشتمانی بوونی کوردستان نییە و دەڵێن حیزبێکی سیاسی هەموو مێژوگیانی خیانەتە بەرامبەر بە گەلەکەمان کردوێتی بە دەستکەوت و سیاست بەخۆی و کار ئاسانی کردووە بۆ داگیرکەران بۆ ئەوەی خاکی کوردستان داگیر بکات. بۆ چکە ئەمانە حیزبی بەحەلین، حیزبی نێودەوڵەتی گەورە نین، باڕێن بە استراتیژی کارکردنی دەوڵەت سازی نییە، باڕێن بە نیشتیمانبوونی ئەم هەرێمە نییە کە باوەڕیان پێی نییە بۆمانەوەی خۆیانیان با بڵێن بە وردی قسەرەسەکەین بۆمانەوەی ئەوەی کە بەدەستیان هێنا و بە شەخسی وەکو سەرمایەی مادی مەفروزە لە سەرانکە پاڵپشتی نێودەوڵەتی دەوروبەری خۆیان بەدەست بێن، ئەم لە لاوەی ئێران ئەو لەو لاوەی تورکیا ئەوەی کە تورکیا ئەیکەن.
بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.